بەڕێزم لەو وڵاتەیمە نزیکەی 9,000 مامۆستای زانکۆمان هەیە، نزیکەی 15 زانکۆی حکومی و 16 زانکۆی ئەهلی هەیە تەنها لەو چوار شارێ. باشە 46 گۆڤاری زانستیمان هەیە. بە خۆشحاڵیەوە ئەو گۆڤارە زانستیانە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە ئەلحەمدولیلا ئێستا ئەمە دەستکارێکی باشمان کردیە و وەکو بڵێ هەڵسەنگاندنێکمان لە بۆی کردیە. بەڵام نەک ئەنگۆ هەر کەسێکی ئاسایی ئەو پرسیارەی لێ پێ برێت خواچی کردیە، چ کردرایە؟ 9,000 مامۆستا، 31 زانکۆ، 46 گۆڤار، چ کردرا؟ تاکە شتەکە کردرایە ئەویش بریتە لەوەی کە ژمارە زۆر بووە. هەمووی ژمارەیە، هەمووی ڕقەمە. تەواوە لەوانەیە مقارنەی بکەی بە وڵات لە هیچێکی ئەوەندە ژمارەی زۆر نەبی. گرنگترین خاڵ بریتە لە گۆڕانکاری لە ماینسێتی خۆت، هەتا بتوانی ئەمە باسەکەمان لەسەر ریسێرچە، هەتا بتوانی بگەیە مەرحەلە کە پێی دەگوترێت کوالیتی. یەک خاڵ هەیە گرنگترین خاڵە لەنا ئەو کۆرسەی معلومات کە بە ئینگلیزی پێی دەگوترێت ئینفۆرمێشن. باشە بریتە لە چەند دووشک کە کاتێکی زۆر لە مێشکت نامینێتەوە. لۆیە لە هەموو دنیا دراساتەکان دەڵێن بە چه شێوەیەک ئەو معلوماتەی کە وەری دەگری دەیگۆڕی لە بۆ سکیل، دەیگۆڕی لە بۆ توانە. تەواوە ئەوە خاڵی یەکەمە. تواناییش بە چ دروست دەبی؟ بەوەی ئەو شتێک کە ئەتو فێری دەبی کە وەکو معلومات وەردگرتیە تەطبیقی بکەی. بەڵام لە هەمووی گرنگتر کە دەبتە بەشێک لە ژیانت ئەویش پێی دەگوترێت کۆمپیتێنسی. کۆمپیتێنسی یعنی قودرەتەکت دەبی ئەتو بچی ئەو شتێک کە فێری بووی بیڵێەوە. تەواوە کەواتە ئەمە سێ لیڤڵمان هەیە. لیڤڵی یەکەم پێی دەگوترێت ئینفۆرمێشن، لیڤڵی دووەم پێی دەگوترێت سکیل، لیڤڵی سێم پێی دەگوترێت کۆمپیتێنسی. نەک لە ریسێرچ، لە هەر شتێکی ژیانی خۆت توانیت بگەیە مستەوای کۆمپیتێنسی بڕوا بکە تەسحیەی لە پێناو دەدەی، وەقتی خۆتی لە بۆ تەرخان دەکەی. تەواوە ئەوە یەکەم هەدەف و ئامانجی مێ لەو کۆرسەی. هەر مامۆستایەکی بەشدار بوو لە دوای 6 محازەرە دەمانەوێت کۆمپیتێنسیەکی هەبی بە ناوی ریسێرچ ئەند دیڤلۆپمنت. بەڕێزان لە دنیاە ریسێرچ بە تەنها نمایە، یعنی تو لۆ ریسێرچ دەکەی حتا دیڤلۆپمنت هەبی، هەتا پێشکەوتن هەبیت. وازحە؟ لۆیە ئەمە کۆرسەکەمان بەو شێوەیەی دابەش دەکەین، کۆنتێنتی کۆرسەکەی بەو شێوەی دابەش دەکەین. بەڵێ جان، بەڵێ جان فەرموو. دوای ئەو مقەدیمەی کە ئێستا ئەمن دەیدەم، شتەکەیە هەدەف چییە لە خوێندنی ئەو کۆرسە لۆ دەیخینین کامە پێی دەڵێن لێرنینگ ئاوتکەم. ئەو بەڕێزان عەفوو بەستخوا مایکەکانتان داخن. پێی دەڵێن لێرنینگ ئاوتکەم. هەدەفمان چییە؟ لەبەر چی ئەمە ئەو کۆرسەی دەخینین؟ بڕوا بکەن چەندین نمونە هەیە لە بۆ ئەوەی ئەمە بتوانین چاویان لێ بکەین. بەڵام بە دراسەکردن گەیشتین ئەو قەنەعەتەی کە جوانترین نمونە، نزیکترین نمونە لە وڵاتی خۆمان لە کوردستان بریتێ لە وڵاتی فنلەند. لۆیە ئەمە نمونەی وڵاتی فنلەند دەینینەوە بزانێت چ مۆدێلێکیان بەکارهینە. ئەوان هەروەکو مەبوون بەخوای. دواتر لە بۆتان باس دەکەم. تێگەیشتن لەو مۆدێلەی ئەتوو دەزانی ئەساسیاتەکان چییە لە بۆ ریسێرچ. لۆ ئەمە سەرکەوتوونینە هەتا ئێستا پاش ئەوەی ئەو مۆدێلی فنلەند وەردەگرین. لە بابەتی دووەم، لە ڕۆژی دووەم، ئەمە لە بۆ ئەوەی هەتا وەکو تێبگەین
ریسێرچ لە بۆ چێ دەکەین دەبی بزانین گۆڤارەکان چنە دەبی بزانین چەند زۆر گۆڤارمان هەیە باشە گرنگترین خاڵە ئەگەر تێگەیشتی چەند زۆر گۆڤارمان هەیە یەک چێن ئەو کەسانەی کە لە ناو گۆڤار کار دەکەن دوو چێن ئەو کەسانەی کە بڕیار لەسەر بەحث دەدەن چونکە توێژینەوە هەتاوەکو بڵاو نەکرێتەوە لە گۆڤارێک پێی ناگوترێت توێژینەوە لێیە بە عەمەلی ئەوە چەند ساڵە خەریکین یەکەم قۆناغ لە بۆ تێگەیشتن لە ریسێرچ لە بۆ ئەوەی کوالیتی ریسێرچی خۆت بەرز بکەیەوە بریتە لە مجەلە گۆڤار خطوە بە خطوە بە عەمەلی هەمووی گۆڤارەکان باز دەکەین بەشی ڕۆژی سێیەم باسی ئەوە دەکەین بە چ شێوەیەک ئەمە دەنووسینەوە چی دەنووسینەوە ئەو ئیشەی کە ئەمە دەمانەوەی بیکەین چۆن ئەنجامی دەدەین چۆن دەینووسینەوە و باشتریش لەکوێ بڵاوی دەکەینەوە وازحە چین ئەو نقطە ئاساسیانەی کە پێویستە ئەمە وەکو نقطەک خاڵ بە خاڵ لە دوی بڕۆین هەمی باز دەکەین پاشان ئەو جارە دێنە سەر ئەوەی بە چه شێوەیەک بەحثەکانمان بنێرین لە بۆ چێ بنێرین چێ لێمانی وەردەگری دواتر باسی ئەوە دەکەین هەندێکتان هەن لەوانەیە مامۆستاش نەبن لە زانکۆ هەندێکتان هەن لەوانەیە هێشتا هەر قوتابی بن خوێنکار بن باشە ڕۆڵی ئەوە چییە یعنی لۆ متأکیدم ئەگەر حەزەکی لە ڕادە بە دەرت نەبی نایە ئەو خوڵی ڕاستە حەزە باشە ئەوە چی ئەو حەزە کاکە هەر هیچ نەبی مقارنەی وڵاتەکەی خۆت بکە بە تورکیا مقارنەی وڵاتەکەی خۆت بکە بە ئێران مقارنەی وڵاتەکەی خۆت بکە هەز دەکەی کورە کاکە وەڵڵاهی هیچیان لەمە زۆرتر نییە تەواوە ئێستا دوایش پێیان دەرێم ئەوان چیان کردیە ئەمە لۆ ناتوانین بکەین کەواتە ڕۆڵی چییە ڕۆڵی ئەو ئیشانە چییە هەر کاتێک هەر کەسێک پرسیاری لێ کردی لە هەر شوێنێک گوتی دەتوانی چەند خاڵەکەم پێ بڵێ لە ڕێگەی ئەو خاڵانەوە بگەمە ئەو ئاستەی بەحثەکی کوالیتی بەرز بڵاو بکەمەوە قەت لە بیرت نەچی ئەو سێ خاڵی پێ بڵێ هەر جز لە بیرت نەچی یەک تیمۆرک کاکە لە دنیایە مۆدیلی بەحث نەمایە بە تاکە کەسی بە دەستە جەمعی هۆکاری سەرکەوتنی ئەو وڵاتانەی کە پێشکەوتونە بەحثە توێژینەوەیە هۆکاری بەرزی کوالیتی توێژینەوەکانیشیان چییە؟ تیمۆرکە پێکەوە کارکردنە لۆیە هەموو ڕۆژێک ئەو سێ قسەی دەکەینەوە لە بینی خۆمان تیمۆرک دووەم کۆلابرێشن عادەتەن لەگەڵ خەڵکی دیکە دەکردرێ لەگەڵ خەڵکانی دیکە ئێستا ئەمە ڕۆژانە ئیتیساڵمان پێ دەکەن دەڵێن فلان کەسم لە مالیزیا فلانم لە ئێران فلانم لە تورکیا دەڵێ لە وڵاتەکەیمە ئەگەر بتەوێ ببێت ژەر مەرجەکت لە سەدادەنن دەڵێن لەگەر چەند وڵاتی دیکە کۆلابرێشنت هەیە لەگەر چەند وڵاتی دیکە هەماهەنگیت هەیە سێمی خاڵ بریتیە لە پارە فەندینگ توێژینەوە پارەی دەوێت لە هەر اختصاصێک باش ئەمە ئەگەر پرسیارێکتان لێ بکەم لە وڵاتەی خۆمان کەس درەمەکی دەبەخشی لە بۆ توێژینەوە حەز دەکەم ئەنگۆ جوابم بدەنەوە جەمال لە نەبوو کار دکتۆر بڵێ ئەدی حەلمان چییە مامۆستا سیروان وڵا حەڵ دەبی ئەمە چارەش بکەن یعنی بە خۆمان شتەش بکەن کە ئەو پارەی لۆ دابین بکەین جەکو هیچ ڕێیەک هەیە یعنی قەت جێ لێ بۆ ڕێگایەک هەبی بتوانین حەلەکی لە بۆ بدۆزینەوە
بەڵام پێم وایە گەر بە کۆمەڵ ئیش بکرێتن بتوانین هەندێک بەحەز هەندێکشت بکرێتن بۆ بەحسانە پارەی وەربگری دوای ئەو پارەی لەوەی سەرفکەوە. بەڵێ 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 ئەوە یەک لە ڕێیەکانە کە دەتوانی لە ڕێگەی کۆمەڵەوە ئەوەی بکەیت کە مەجموعە پارەی کۆکەنەوە، بەڵام ئەگەر پارەکە زۆر بوو نسبەتی زۆر بوو توێژینەوە کە خۆی بەرهەمدار بێ کو یعنی کو بەرهەمداروی مامۆستا بەخۆت ئەمسا ئەو توێژینەوەی کە لەسەر دەکەی لەسەر شتێکی وابێتن کە ئینتاجەکەش بداتێ. مەسەلەن ئێستا بۆ نمونە ئەگەر ئەمە لە زراعەت وەربگرین ساگەر ئەگە هیچ نا تەڵەبەکانی زراعەمان بێت و بچن پرۆژەیان هەبی لەو پرۆژە بخۆیان ینی ئینتاجەیان هەبی شتەیان هەبی دەتوانێت ینی هەتا حەدەک یارمەتیان بدە. یعنی گوارانە يعني تصور دكي ما مستعمل بقستي وبسارة أنت اللي ذكر له ينقوش بجواب بين يعني تصور دكي بتواني للرجال بروجي أو هاجسكو كم أو عند باركوب كين أو بتواني بحث جواب كين كعالمي بي. والله أوش لو أما يعني توانا من بدرني لواني ترنا فاني هولي أم بسيار دكم يعني درم دتوانين أو باركوب كينو. والله نازل ما أخذ كوستكي تندبيتن أو راس دكي. هنيا. بەڕێزان چی کۆلابرێشنی کە باسی دەتوانین تۆ فەند وەرگری لە دەرەوە، بەڵام ئەگەر لە وڵاتی خۆمانە کە بەرهەمهێن نییە بەکاربەرە تۆ بتوانانی کۆمپانیاک دۆزی تۆ فەندی تۆ بکات لەبەرەوە بێ بۆ ئیدەرەوە گەڕێت. بەڵێ ڕاست دەکەی مامۆستاتوانە یەک لەو بابەتانەی کە ئەمە باسی دەکەین بەوەیە کە بە چ شێوەیەک هەمومان دەتوانین بەخوای ئەوانەی کە باس دەکردرێ هەمووی دەتواندرێ هەمووی لە توانای وڵاتی خۆماندایە باشە، بەڵام لەوانەیە معلوماتمان نەبووبی زانیاریمان نەبووبی پێشتر ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووەم ئەوەیە هەوڵمان لە بووینە دابی. چەندین وێبسایت هەیە چەندین منەظەمە هەیە لە بۆ تەنها پارە دەدەن لە بۆ توێژینەوە لە بۆ ئەو شوێنانە کە پێی دەگوترێت شەرق الئەوسەط میدڵ ئیست باشە، دواتر هەموو لینکەکانتان دەدەمێ پێشتان دەڵێن بە چ شێوەیەک داوای ئەوە دەکەن کە فەند لە بۆ ئەو توێژینەوانەی کە دەیکەن وەری بگرن. بەڕێزان بڕوا بکەن ئێستا خەڵک هەیە لە ئەمریکا ئەمە ئاگادارین دەچی پارە وەردەگری لەو منەظەمانە بە ناوی توێژینەوە لە عێراق لە کوردستان لە بۆ نمونە $10,000 وەردەگری کۆنتاک دەکا بە خەڵکێک لە کوردستان دەڵێ ئەمە $5,000 دەدەینێ وەرە ئەو ئیشەمان لۆ بکە بەخۆی 5,000 قازانجا لە بەحتەکەش ئەو دەبتە ڕابەر وازحە ئەمەش دەتوانینەوە بکەین دوای هەموو لینکەکانتان دەدەمێت طبعا ئەوە لە دوایین محازەرە باشە. ئەوە ناوەڕۆکی ئەو کۆرسەیە کە ئەمە دەمەوێت پێتان بڵێم قۆناغ بە قۆناغ هەر هەمووی دەچوینە دووی. ئێستا یە خاڵ کە زۆر گرنگە لە لای من ئەوش ئەوەیە ئایا ئەمە دەمانەوێت چ دروستکەین چێ دروستکەین چ زۆرە توێژەرێک چ زۆرە ڕیسێرچەرێک. شاشەکەتان لێ دیارەوە نیە؟ ئەوەتان لێ دیارەوە نیە؟ مامۆستایان بۆ خوایەی هەندێک چیرۆکەیە چیرۆک ژیانت دەگۆڕی یەک لەو چیرۆکانە ئەو ژنەیە حەز دەکەم یەک دقەیە یەکەم جێ لێ ڕاگرن دوایە پێشتان دەڵێم موضوعەکە لەسەر چییە. Analogy as it's like your word processor program and you're looking at this enormous book of 23 chromosomes and 3 billion letters. And this is basically the function that says find, where you give it a sequence of letters of the nucleotides for RNA or DNA, and it goes and finds it. And then what you decide happens next is kind of how you engineered the CRISPR-Cas system. Is that a fair analogy? I like that analogy. I think that's quite good. Yeah. So in terms of applications, somebody's already asking, sending us a question. Has CRISPR played any role in
looking for an analogy, as it's like your word processor program and you're looking at this enormous book of 23 chromosomes and 3 billion letters. And this is basically the function that says find, where you give it a sequence of letters of the nucleotides for RNA or DNA, and it goes and finds. بەڕێزان دوای ئەوە لینکەکەتان لۆ دادەنێم نامەوێت کاتەکەی بەوە بگرم کە شتێک زۆر گرنگتر هەیە باسی بکەین. ئەو ژنەی کانگۆ دەیبینن ناوی دوو دنایە لە ساڵی 2020 کەەوە دەکات پێش چەند مانگێک جایزەی نۆبلی وەرگرت لە بوارێکی نییە. ئەو ژنە سیستەمەکی نوێی داهینە پێی دەگوترێت کریسپر بە زمانی توبی پێی دەگوترێت جێنێتیک ئیدیتینگ. یعنی چی جێنێتیک ئیدیتینگ؟ لە بۆ نمونە مامۆستا ئاوات بە من دەڵێ دکتۆر ئەگەر مەجالت هەبوو پاراگرافەکەت لۆ دەنێرم بە ئینگلیزیە لە بۆم ئیدیت کە ئیدیت، یعنی پاراگرافەکەم لە بۆ جوانکە تەواوە نووسینەکی جوانم لە بۆ بنووسە ئینشاییەن. ئەوە هەستا جینی ئینسانی ئیدیت دەکە. باش باسی خۆی دەکا ئەو کاتەی کە پێیان گوت ئەتوو جایزەی نۆبلت وەرگرت. دەڵێ شەو بوو لە ناو خەو بووم ئەمن لە ئەمریکا تەلەفۆنەکەم لۆ هاسەیرم کرد نووسرایە سویدن. ئەو کەسەی کە سکرتێرە لە نۆبل پرایز گوتی بەڕێزت دوو دنای گوتم بڵێ. گوتی دەتوانی پێم بڵێ چێ ئەو ساڵ جایزەی نۆبلی وەرگرتیە؟ گوتی ئەمش پێم گوت دەزانی ئەمن لە ناو خەوێمە ئەمن هەر نازانم ئێستا چ دەڵێ ئەتوو تەلەفۆنێک لە ناو خەوێ لۆت بێ؟ گوتی خەبەرێکمان پێ دەمانێت پێ بڵێن ئەتوو جایزەی نۆبلت وەرگرتێ. دەگوت لە خۆشیە نەمەدەزانی بەرەو چێن دەربڕۆن. ئەوجە زۆر دارا من ئەو نمونەی باس دەکەم جەماعەت دەڵێن ئەگەر بێت و تەلەفۆنێکی ئەو هات لۆ بێ لە ناو خەوێ بڵێن ئەتوو جایزەکەت وەرگرتیە لە ریسێرچ چ دەکەی؟ گوت یان چ دەکەی؟ چ هەستەکەت دەبیت؟ ئەم گوت وەڵا ئەگەر لێ خۆم بم من هەر بە بێجامای دوو فەڕێ لە دەوری ماری خۆمان لێ دەدەمەوە ئەو دەدێمەوە دەڵێم ئەرکاکە بەڕاستی بوو لەگەڵ منت بوو. ئەوە ئەو حەزەیە کە لە منداڵیەوە ئەو ژنە تێیدا بووە. ئێستا دەڵێتن ئەو تەکنیکە ئەگەر بێت و بەباشی بەکار بێت خراپ بەکارنێت هەرچی نەخۆشی هەیە لەسەر ئەو کوڕی ئەرزی حەلی دەکەن. کاکەمە ئەوە پێی دەگوترێت ریسێرچ، نەک قسەی بێمەعنا کە ساڵانە لە وڵاتی مە دەکردرێت. ئەمە ئەو جۆرە ریسێرچەمان ناوێتن کە ژمارەی زیادکە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم کە نمونەکە بە سەراحەت پێتان بڵێم ئەو نمونەیە هۆکارەکە لەوانەیە لە بۆ گۆڕینی فکرەی زۆر بەتان. کەستان جێتان لێ بووە ئەو بەڕێزەی کە لەسەر شاشەکەیە؟ کەستان ناوتان جێ لێ بووە؟ کەستان دیتیتان؟ بەڵێ مامۆستا پێم وابێ کیمیازانێکە کاری مۆست. بەڵێ مامۆستا دەستخۆش مامۆستا ئێڤار مامۆستا هاوکار. بەڵێ مامۆستا هاوکار. کاری مولیس ئەو عالمەیە کە ئامێری PCR دیتەوە کە ئێستا هەمومان لە کۆڕۆنا جێمان لێ بووە دەڵێن PCR باشە؟ کاری مولیس باسی ئەو کاتە دەکا کە PCR دیتەوە دەڵێ زۆر ماندوو بووم لەگەڵ خێزانەکەم لە زانکۆی نیویۆرک لە بۆ ماڵ ویک ئێند بوو یعنی کۆتایی هەفتە بوو. دەڵێ من سارەم داهژوش خێزانەکە شمار قسەی لۆ دەکردم دەیگوت لە ئەوهانەکەین لە ئەوهانەکەین. فکرم لە کنوی نەبوو، فکرم لە لای ئەوەی بوو لە بەرچی ئەو تەجروبەی کە ئەمە دەیکەم دەرناچی. گوتم باش ئەم لۆ خۆممان دیکەم ڕاست سایرەکەم سوڕاندەوە و چۆمەوە مختەبەری. ئەوەی کە فکرم لێ دەکردەوە لە ڕێی کە دەمیز بچمەوە ماڵێ هەستان بە حەقیقی لەناو مختەبەرەکەی تەطبیقم کرد جیازی PCR دیتەوە.
کە هەتاوەکو ئێستا ئەو جیهازە بە مەلاین ئەبحاثی لەسەر کردرایە بە مەلاین. PCR ئامێرەکە یەک DNA لە خلالی 2 ساعتی دەکاتە چەندین ملیۆن لە DNA. باشە هەتا ئێستا ئاعتیادی دەزانێت چی کرد؟ علمی بایۆمێدیسن، یعنی لە بایۆلۆجی ئەو هەتا توپ زراعە ئەسنان سەیدەلە هەمووی کردە the era before PCR the era after PCR. علم کردی عەسری پێش PCR عەسری پاش PCR. لە ساڵی 93 لەوەتی PCR درایە لە هەموو جایزەی نۆبلەکان ئەگە PCR بەکار نەهێنابی کەس لێت وەرناگری. یەک ماندی بوون کاکە، یەک هەفتەن یەک عوتڵە نەویستن. ئەوەیە حەس بەخوای ئەو حەزە لەکنت دروست بی کورە نەخول وەڵڵاهی بزانی لە چێن دەرە دەچی لۆ بووی بەخاردان بەس حەزەکەیە، یعنی ئەگە تو حەزت هەبی هەوڵی لە بۆ دەدەی. نمونە چی دیکە؟ نمونە چی دیکە؟ کەستان ئەو ژنەتان دیتیە جێتان لێ بۆ چیرۆکی دەزانن؟ زانیاریتان دەربارەی هەیە؟ مامۆستایان یەکەم جارە؟ ببوورە ئوستاز وڵاهی من تۆزە ئەیناسمانی چۆنە ناویم بیستووە ئۆزان سەرێکی بەناوبانگە سویدیە مامۆستاش بووە و یەکەمین ڕۆمانی خۆی لە ساڵی هیچێک لە ساڵەکانە باڵی بڵاو کردەوە. ئەو نیم لەسەر بیستووی نازانم ڕاستێکیە دەستە خۆش تەواوە سەکە تەواوە. بەڵام دەزانی بەناوبانگترین نووسینی چییە مامۆستا؟ وەڵڵاهی نەوەڵڵا صغير شقي ينام ساحر من دنيا الأقزام. بەبیرتان دێ بە منداڵی نازەم ئەوانەی تەمەنشان هەبی هەمومان دەچوین لە ماڵە چکۆ دەبووین سات. ئەمسە من بیرمە بڵێ ئەمستا ڕێبین نەمان دەزانێت چیە منداڵەکی هاروهاز بوو ساحرە قەزەمی کرد و تەواوەنێ چیرۆکەکەی دراسەیان کرد خراپترین منداڵ لە مەکتەب لە ئاستی جوگرافیا لە بابەتی جوگرافیا لەسەر ئاستی جیهان لە سوید بوو. کاتێک کە ئەو چیرۆکەی نووسی و کردیانە فلیم کارتۆن حتا وەکو ئێستاش دراسە دەکردرێتەوە 98% هەموو تەڵەبەکی سویدی هیچ شوێنێک هیچ سیایەک هیچ حەیوانێک هیچ ئاوەک نییە لە وڵاتی خۆی نەزانێ. یەک فلیم کارتۆن لە ڕێگەی بەحثەوە ئەمە ئەومان دەوێ ئەمە نامانەوێ ڕقم زیادکەین کاکە وەڵڵاهی هەر هەمومان لە جێ خۆمانەوە لەو خولەی لە کۆتاییەکەی بتوانین توێژینەوە بکەین حەقلك لە حەقلەکانی مجتەماع ئیستفادەت لێکا گەورەترین نەتیجێ. تەوا ئەگەر بەو حەزەش نەک لە بۆ ریسێرچ و گەشەکردن دیڤلۆپمنت هەر بوارەکی دیکە ئەو هافکری لێ بکەیەوە نەک ئەمە هەمومان ڕاستە من مامۆستامە لە زانکۆی بەشێکتان تەڵەبەی ماستەرن دکتۆرانە کاکە وەڵا دەبی ئەو هەفکرکەیەوە بەخوای ئەو هانەکەی بەرهەمینی دووسێ کەسەک نیوەی جیهانیان گۆڕی یەک عالم هەموو علمی گۆڕی علم لە ساڵی 93 حتا وەکو ئێستا کورە علم بگۆڕی علم یعنی ئەمە ناتوانین بەڕێزان مەجموعەکی زۆر لە مامۆستای زانکۆ
لە ڕێگەی تواناسازی و لە ڕێگەی نازانم چەند پرۆگرامێکی دیکە چوونە ئەوروپای. باش باسی وی ناکەم کە هاتنەوە چ کردرا بەخوای هەمومان ئەم نیشکە چوویمە دەرێ هەمومان لەو مختەبەرانەی لەو شوێنانەی لەو زانکۆیانەی لەو بەشانە کە تێیاندا بووینە جیاواز بووینە لەگە هەموو تەڵەبەی شوێنی دیکە تامەزرۆینە تامەزرۆ ئەمە حەزمان لێ شت فێر بین حەزمان لێ کوردەکە دیتێ ئەگە لۆ خۆی یعنی ئەوە بووبی نەجاحەتی نەهینابی هەموو جارە مشرفەکەم بە منی دەگۆ believe me Abbas you are crazy دەگۆ چێ کاکە کورە ژیانەوانەیە دەگۆ وەرە دەرێ ئیتالیا دەگۆ بڕۆ ڤینیس بڕۆ لە خۆت بگەڕێ کردن گۆ خە من ئەو مختەبەری جارشکە نابینمەوە حەزمانەیە حەز تەواوە ئەگەر ئەو حەزە دروست بوو هەموو شتێک حەل دەبی. مامۆستایان کۆمنتان پێش ئەوەی بچمە سەر بابەتی دیکە حەز دەکەم بەڕێزان ئەنگۆش کۆمنتی خۆتان بدەن تۆ تەنها من قسە نەکەم. کاگتۆری زۆر بەڕێز ئەفو ڕجان وڵای هەرچی کۆمنتەکان بین ئێمە هەر هەمی لایەنی نێگێتیڤە ینی هیچ شتێکی دڵخۆشکەر نییە بوو ئێمە لێر بۆیە بێدەنگ بووین لە ئاسی قسەکانی بەڕێستاگی ناخۆ کۆمنتمانەیە و قسەمان هەیە یعنی هەموو جارێکە لەم حەزارگانچە مناقەشەکەی لەگەڵ ئوستادەکانمانە ئەڵێم ئوستاد یعنی هەموو عیلمەکان هەستەکەم یعنی ئێستا ئێمە مەسەڵەن بڵێن ئەندازیارە بەناوبانگەکان کە کارەکانیان کردو مەسەڵەن زاحەدی دەکەوە بەڕێستانە فەرمون ئەم خانمە و ئەو پرۆفیسۆرە بەڕێزانە کە مەسەڵەن ڕەوڕەوەی ژیانیان گۆڕیوە مەسەڵەن بڵێن بەلایەکی کە ئێمەش ئێستا بڵێن خانممان هەیە زاحەدید خانمیان تەلارساز مەسەڵەن بڵێن عێراقی بەریتانی ینی بڵێن هەر سەدەمێکی ینی سەردەمی تەلارسازی دابش کردو بۆ دوو بەش بڵێ لە دوای ئەوە ئیتر ینی بڕام نییە تاوەکو دنیاشەکە مەسەڵەن شتێکی وەکو ئەو دروست ببێتەوە یعنی بڵێن لە جیهانی میعماریە مەسەڵەن نۆرمان فاسترمان هەیە بە هەمان شێوە مەسەڵەن بڵێن ئەوەکانی کەمان هەیە ئەمانە هاتوون عیلمیان دابش کردو بۆ یعنی بۆ دوای خۆیان پێش خۆیان ئێستا کە من ئەچم مەسەڵەن توێژینەوەکانی ئەوانە خوێن کار لەسەر ئیشەکانی ئەوانەکەم هەستەکەم یعنی تەکنیکە کۆنەکانی ئێمە کە مەسەڵەن بڵێن 200 سەدە لەمە پێشێکە بەکار هاتووە ئەوان ئێستا هاتوون بە شێوەیەکی نوێدان ڕژاندوێتەوە ینی کردوانە بە مورکێکی خۆیان بە ئوستادەکانیش مواڵێن مەسەن ئەوان شڵێن یعنی شتەکان ئاوایە هەستەکەم عیلم کاتی ئێمە عیلمان هەبووە ئەوان ئەوەنە یعنی سەرقاڵی عیلم و ئەو شتانە نەبوو بن یعنی مەسەلەن هەر بە دوای پارە پیاکردن و شتانە گەڕاون بەس ئێمە مەسەڵ بڵێن لە کۆنا زیاتر عیلمی بووین نەک پارە ئێستا ینی شتەکانمان عکس بۆتەوە لەگەڵ ئەوروپا ئێستا ئەوروپا بە دوای عیلمان ڕاکا بە دوای بڵێن لایانی مارکتینگ و پارە زۆر ڕناکا وەکو ئێمە بڵێن بە حکمی ئەوە ئێمە ئێستا کەوتونەتن یعنی پێشتر ئێمە ئاگە ئەم نەوت و بڵێن شتانەمان نەزانیوە بۆیە ینی مەسەلەن لە خێمانیاوەتە عیلمەکە زیاتر وەک لە پارە پیاکردنەکە بەڵام ئەوروپا ئەو شتانیان زانیوە یەکەم جار خیانیاوەتە پارە پیاکردن ئێستا بە دوای عیلمەکەکردن ئێستا لە عیلمی ئێمە مەسەلەن بڵێن ئەوان هاتوون بەحث مەسەلەن لە ڕینیوبل ئینێرجی مەسەلەن ئینێرجی پاک و مەسەلەن لە بینای سەوز و لە ئەوانە ئەکەن هۆکارەکەی ئەوەیە کە مەسەلەن ئیتر ئەوان پێویستیان بە ئێمە نەبێ بە نەوتەکەی ئێمە نەبێت لەوە چێت 10 ساڵیکە ئێمە نەوتمان پارێکی وانەکا لە لای ئەوان چونکە ئەوان هەموو بیناکانیان هەموو شارەکانیان بڵێن ئەگەن مەسەلەن بڵێن بە شارێکی زیرەک و شارێکی دۆستی ژینگە و ئەمانە ئێستا بڵێن ستانداردیان دروست کردو مەسەلەن ستانداردی لید یعنی لە سا 60 مەسەلەن ئینێرجی کە مەکاتەوە لە سا 70 مەصرفی ئاو کە مەکاتەوە لە سا 80 مەسەلەن ئەمەکە ئەوەکە ئێستا لە ئوستادەکانەوە پرسن ئەڵێ هۆکارەکەی ئەوەیە کە ئەوان نەوتیانە لە ئەوروپا بەڵام ئێمە نەوتمانەیە ئەوان ئێستا ئەیانەوێت لە ژێردەست ئێمە بێنە دەرەوە وردە پێویستیان بەنەوتەکەی ئێمە نەمێنەویتر یعنی ئێمە ئەو کاتە نازانین خۆشمان نازانی چی بکەین. بەس خۆش مامۆستا ڕێباس مەبەستەکەی من ئەوە بوو ینی ئایا حەز ناکەی یعنی کەمی تەشجیعە کە ئەمە ناتوانین بگەینە ئاستیوان وڵای کاکتۆر وەکو ئەوەی کەوتم یعنی حەز دەکەم کە عیلم لە ئێمە سەرچاوی گرتووە بوو ئەوان بەڵام ئێمە وەکو وتم هەموو شتەکانمان ئێستا ئێمە گەڕێنە بۆ لایانی نێگەتیڤەکە و بڵێن یعنی هەرچی بکەین لایانی دەوڵەتی ڕێباز ئەمە ئەو خولە دەکەینە هۆکارێک لە بۆ ئەوی کاکە هیچ نەبی لە بینی ئەم ناڵم هەمووی بە تاکیدی هەر هەمووی نابی بەڵام ئەگە توانیمان گروپەکی باش دروستکەین ئیمەک دروستکەین ئەوە بە تاکیدی
ئەمە خاڵەکەمان پێکای هەدەفەکەی خۆمان پێ وڵای کاکتۆری ینی هەموو جارێ نمونش بۆی مەگەر پەرداخێک ئاویتیابێر ئاوی لێڕژێت خۆیتری ئەمە نابێ چاوەڕێ پەرداخ بن کە ئاویتیا بڕۆین شیر بۆ ئێمە بەرهەمبێنی ئێستا ینی دوولەڕی بەڕێزت مامۆساواتیش گوێ لێ ینی خەجاڵەتمان قسەشەکەم یان ئێمە پۆستەکان بەپی ئەوە نایە کە مەسەلەن ئەم کابرا ئەو کاتە ناو پەرداخکە ئاویتیا کابراکە ئێنم کابرا شیری تێگە ئەم دوانەی هیچ ئیسفادێکی نامێنێ بۆ کۆمەڵگە بەس خۆش بی مامۆستا بازیان فەرموو کاک دکتۆر ئاماژەت بە شتێکی جوان کردیانی تۆ باسی حەزت کرد لەم بابەتەیە ئەوەی کەم بەلامەوە گرینگە ینی هەر لەو ینی ئێستا بۆ من لە علم النەفسدا یەک لە شتە هەرە گرینگەکان کە زۆر باز دەکرێت بۆ نمونە کاتێک کە تۆ حەزتە بۆ شتێک دەبێ خۆت دابڕێنی لەو ژینگە نەرێنیە کە لە دەوروبەرتدا ینی ئەوەی کە ئێمە تێبینی دەکەین بەڕاستی بۆ نمونە مامۆستا ئاوات نمونەیەکی باڵایە لەو باب لەسەر دیوێکی ئەرێنی قسە دەکات لەسەر دەروونزانی ئەرێنی قسە دەکات ئەین دەدواتە دەر لەو ژینگەیە کە ینی تەمبەڵبی ینی وا بکەی حەزت بۆ شتێک دەبێت لە هەمووی گرنگتر ئەوەی کە گرینگە مرۆڤ بتوانێت لە بابەتێک لە بابەتەکانە ئیش بکات ینی ئەو حەزە بۆ خۆی دروستکە کە بەڕێستان باسی دەکەن دەوەی ئەم حەزە بە ڕۆژێک و دوو ڕۆژ دروست نەبێ ینی لەوەیە شەو نخۆنی بوێ لەوێ 20 ساڵی کات بوێ لەوێ 10 ساڵی کات بوێ ئیترکە ئەو حەزە دروست بوو دوات لێدێ ئاراستی خۆ دەدۆزیتەوە بەڵام ئەوەی کە گرینگە مامۆستاژیان ینی تۆ باسی ئەوت کرد ئامار و ئەوانە لەوەیە بەڕاستی من حەز دەکەم معلوماتێک زۆر سەرەتایم هەیە لەسەر ئامار ینی لەبەر ئەوە نییە کە ینی ئێستا پێ دوایە کە لەوەی بەڕێستان باسی دەکەن ئێمە بە تەواوی معلوماتێکی باش پەیدا دەکەین بەیانی بتوانین ینی بەکاری بێنین لەو بابەتانەی خۆ بۆ نمونە من توێژنەوەکەم لەسەر خێرا خوێندنەوە بووە لەسەر خوێندنەوە بەقیشتی بە کەلتورکردنی خوێندنەوە ئەوارە ینی بە تەواوی پڕژاومەتە سەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە خوێندنەوە هەیە پەیوەندی بە ڕۆشنبیریەوە هەیە پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە لەسەر ئەمانە ئیش دەکەم ینی ئەتوانم ئەمە بەکار بهێنم بۆی کاراسانێکی باشتر بۆ بکە بۆ لە کاتیش بگریت وڵام مامۆستا بازیان ئەگەر فێر نەبوو یادی بەچ پێ دەرن خۆل ئەمە باسی کوالیتیت لەوە دەکەمەنە ئەگە فێر نەبووی کەواتە خول نییە ئەو کات کوشتنە و مهمترین نقطە لە هەموو خولەکی کە ئەمە دەیڵێنەوەیان بەشداری دەکەین ئەوەیە لەو ڕۆ چاوەڕێ بکەیت کە هی دووەم چ دێت ئەو میمۆنێ ئەو باسی حەزەکەین دەبینی ئینشەڵڵا ئەمن بەنسبەتی ئامار لە ساڵی 2013ەوە دەرسی ئاماری ماستێر و دکتۆرە ئەمن گوتیتمەوە حتا ئەو ساڵەکەش ینی بە کورتەکەی چکە 6 محازەرە شتێکی باشە لە بۆ توانی هەموو لایەنەکانی ئامار فێربی بەڵام کو ئامار باس دەکەین ئەمە ئامار لەبەر چیە لە بۆ توێژینەوەیە تاوە لە ناوەڕاستی لەو شوێنەی کە دەگەینێ لە باسکردنی توێژینەوە یەکسەر دەڵێن کاکە لێرەوە توێژینەوە کە ڕادەگرین باسی ئامار دەکەین لەوەی تێ بگەین بزانین پاشتر چمان دێت تاوە مامۆستاجان بەست خۆش بێ مادوو نەبی بەڕێزیت